هەموو تەمەن و ڕەگەزی جیاواز لەسەر قەرەبێڵەی نەخۆشخانەکان تایبەت بە کۆرۆنا لەژێر چاودێریدان. ئامارەکانی توشبوونش هێندە لە هەڵکشاندایە کە تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکان بە خەڵک دەڵێن تا دۆخەکە لە دەست دەرنەچووە هیمەتێک لە خۆپارێزی بکەن. نەخۆش ڕۆژانە زۆر زیایی کردووە کە ئەو نەخۆشانەی کە هێن بۆ ئێرەش بای تەندروستیان ناجێگیرە، زۆربەی زۆری نیشانەکانیان زۆر بە تەواوەتی دیارە، زۆربەی زۆریشان کە هێن ئەو نەخۆشانن کە لە هەناسە سواری و کۆکەی بە قۆت و ئەمانیانەیە کە پێویستی زۆریان بە داخڵبوونە. جا ئەوەی ئێمەش بە پێی بێدی نەخۆشخانەکەمان ئەوەنە ئیمکانیەتمانەوەنە نییە بڵین هەموو نەخۆشە داخڵکەین. ئەو نەخۆشانەی کە بڵین کە زۆر زەرورن داخلیکەین ئەگەر جێگا بوو داخلێکین، جێگەش نەبوو ئەینێنین بۆ شەیدێ من. ئەم پەرستارە لەم نەخۆشخانەیە چاودێری و کەسانە دەکات کە بەهۆی کۆرۆناوە ئازاریان هەیە و کۆرۆنا تەنگی پێهەڵچنیون. ئەو دەڵێت ئەو کاتە دەحەوێتەوە کە کۆرۆنا لە کوردستان نامێنێت. تەنها خود پارێزیە، یعنی تاکی هەر تاکێکی کۆمەڵگا خۆی پارێزێ بۆ ئەوی بە دوور بین، بۆی حاڵتەکان زۆر نەبێ و وەزەکە بەم شێوازەی لێنێ و خراپتر ڕوونەیە، چونکە ئێستاە وای لێ هاتووە تەسیر لە گەنجەکانمانەکە وەزەکە ئیتر ئەمە یعنی زۆر ناخۆشە بۆ ئێمە گەنجەکانمان توش ئەبن، بۆیە لە ئێستا خودپارێزی لە هەموو شتێک گرنگترە بۆ ئەوی بە دوور بین لەم نەخۆشیە. لە کوردستان زیاتر لە 100,000 پشکنین بۆ هاوڵاتیان کراوە و تێیدا 3,000 بەرەوژووریش تووشی کۆرۆنا بوون. بێموچەی و وێ ڕایماند و بوونیان پزیشک و کارمەندانی تەندروستی داوا لە هاوڵاتیان دەکەن خۆیان بپارێزن تا بتوانرێت بەر لە مەرگی ئازیزان و خۆشەویستانمان بگیرێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.